ژبەرک و ئۆلە ئێزدیا گرێدەی سروشتیە لەوڕا دە هەر گۆڕانکاریەکە سروشتیان وەرزیدا ئێزدیا جەژن و هەڵکەفت هەینا نەهاژی کوردێن ئێزدی جەژنا خدر لیاز دەکەن کولگۆر باوەری ئەوان ئەف جەژنەت ئێتەگەڕانش بەر دومایی کاتنا وەرزی چاندنێ ئەفرەتامە ئەو ژینکە مالی هەندێک جۆرێت خواردنی چێت کرد تایبەت بۆ ناوێت بژنێ پێخون یان گەنمیت قەرینێت و جەیت قەرینێت و ناکەن و ئەوان و باقلکن و واخرەکە نافێت کرد بەنە ئاشی کەنە پێخون چەنگ و خدلیاس هەشوی تشتیکە تشتێ بێخوبت یان وسا بڕێ قبول ناکرد بەرابەتر لەسەر کابانیا دێتە فەرزکردن و کابانی ڕۆژە دووشەمێ قەلات کادێت چێکەتن هەفتاوێ وەرزینە دێ قەلینن و دێ سێشەمێ بەن هێرن کەینا پێخون و تشتێ دژی کابانی گەلک تێدا یاغبارە ڕۆژی تێنەگرتن ڕۆژیژی ڕۆژە دووشەمێ و سێشەمێ و چارشەمێ ڕۆژینەژی هەر ئینسانێکی هەبەتن یانێ چێ داخوازیەک هەبەتن کومرازەک هەبەتن دێ پرۆژی بتن کو بناوێ خدلیاس و خدر نەبی کەچ داخوازەوی هەیە ئینشاءالله خودێ داخوازە هەموو کەسی بجی بینێتە مەزارگەیە خدلیاس کەفتە سنوورێ نەحیا بە عەدرێ کوڕێ ڕوسمێ vê cejnê ئێنەگەڕان و ئێزدێن سەردانە vî مەزاری دکەن دوعا و نەزا بۆ تەڤایە مرۆڤاتیە و باشترکردنا ڕەوشە ئێزدیا دکەن vî erdê Xwedê da ne bo erdê xwe bitinê xêrêt xwaz bu erdê alemê hemûyê û piştîngî bixwe çûku duayet me da em dijniya Rabbil Alemîn heftî dû mileta heştiya zar xuriya qetî bisitirîn û me jî gel yani talî hemûyê bi xwe dixwazîn tiştê Eid û Erefatê êzdiya da hemû ser pêk ve jiyanê ne ser însanetiyê ne ئەف جەژنەت ئێت پشتی ku hindek êzdî sê roja bi rojî dibin û paşê li rojên çarî û pêncê dibite cejn û di demê van roja da di baweriya êzdiya da nêçîrkirin û xûnreştin gund hewqe daxeya Şêrwan Xidr Kursad News Nahya Baadrê